ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 11 تەموزی 2025 تان پێشکەش دەکەین لەگەڵمان بن. ئەمڕۆ بۆ بەدەنگەوچوونی پەیامەکەی ڕێبەرەوە جەلان و جێبەجێکردنی بڕیارەکانی کۆنگرەی 12 پارتیکرێکارانی کوردستان پەکەکە لە ڕێوڕەسمێکدا و بە ئامادەبوونی بەرپرسانی هەرێمی کوردستان و تورکیا و عێراق سی گەریلا چەکەکانیان لەناو دەبن. پێشمەراسمەکە ڕێوشوێنی ئەمنی توند بۆ بەڕێوەچوونی چەکدانانی گەریلا گیراوەتە بەر. شاندێکی فراوانی دەم پارتی و لایەنە سیاسیەکانی باکووری کوردستانیش بەشداری لە ڕێوڕەسمەکە دەکەن. شاندێکی دەستگای هەواڵگیری عێراقیش بەشداری لە ڕێوڕەسمی چەکدانانی گەریلا دەکات و شێوازی چەکدانانی گەریلا دەدرێت با ڕۆژنامەنووسان و بۆ ڕایگشتیش بڵاو دەکرێتەوە. نووسینگەی ڕاگەیاندنی کەجەکەش ئاماژەی بۆ کردووەکە لە ڕێوڕەسمەکەی ئەمڕۆدا ژمارەیەک لە گەریلاکان لە شوێنێکی دیاری کراودا چەکەکانیان دادەنێن. ڕاشیان گاردووە لە شوێنێکی نزیک ڕێوڕەسمەکە شاشەیەکی گەورە ئامادە دەکرێت لە پاش ڕێوڕەسمەکە ڤیدیۆی پرۆسەکە لەو شاشەیە پیشان دەدرێت و ڕۆژنامەوانان دەتوانن مادەی دەنگی و ڤیدیۆی دەستکاری نەکرا و بەدەست بهێنن، بەڵام بەهۆی دۆخی ئەمنیەوە ناتوانرێت دیمانە لەگەڵ ئەندامانی گروپەکە بکرێت، تەنها دەتوانرێت قسە لەگەڵ چاودێرانی ڕێوڕەسمەکە بکرێت. ڕێوڕەسمەکە با بەشداری دەیان میوانی دەرەوە و نێوخۆی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. بەشێک لە بەشداربووانی ڕێوڕەسمەکە بە سێهۆزات نوێنەری پارتیکرێکارانی کوردستان و هەروەها مستەفا قەرەس و هێمن هەورامی، نوێنەری مەسعود بارزانی، دڵشاد شەهاب، نوێنەری نەچیروان بارزانی، هەروەها نوێنەری یەکێتی نیشتوانی کوردستانیش لیوا تارق ئەحمەد، نوێنەری وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە. بۆ بەشداریکردن لە ڕێوڕەسمەکەدا شاندی باکووری کوردستانیش دوو شاند لە تورکیا و باکووری کوردستان گەیشتونەتە هەرێمی کوردستان. شاندی یەکەم ئەحمەد تورک هاوسەرۆکایەتی دەکات و شاندی دووەمیش تونجەر باقرخان هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی دیموکراسی گەلان پارتی سەرۆکایەتی دەکات. هەروەک ئاماژەمان پێدا دوو شاند لە باکووری کوردستانەوە گەیشتونەتە باشووری کوردستان و کە شاندەکەی دەم پارتی گەیشتونەتە شوێنی ئەنجامدانی مەراسمەکەی گەریلاکانی ئازادی کوردستان لە سنووری سلێمانی. شاندەکە لە هەر یەک لە ئەحمەد تورک ئەندامی شاندی مراڵی دەم پارتی و هاوسەرۆکی شارەوانی مێردین، ئایشە گوڵدوغان و تەبێژی دەم پارتی و مدحەت سانجار ئەندامی شاندی مراڵی دەم پارتی و چەنگیز چاندار پارلەمانی دەم پارتی لە ئامەد و ساروخان ئۆلوچ پارلەمانتاری دەم پارتی و مەراڵ بەشتاش دانیش بەشتاش هاوسەرۆکی هەدەکە و چەندین کەسایەتی دیکەش. هەروەها ژمارەیەکی بەرچاو لە بەشداربووانی مەراسمەکە لە سنووری پارێزگای سلێمانی کۆبوونەوە و لە ئێستاشدا بەڕێکەوتن بەرەو شوێنی بەڕێوچوونی مەراسمەکە. بە پێی زانیاریەکانی ڕۆژنیوز لە مەراسمەکەدا نوێنەری لایەنە سیاسیەکانی هەر چوار بەشی کوردستان و تورکیا، ڕۆژنامەنووسان لە ئاستی ناوخۆیی هەرێمی و نێودەوڵەتی و ڕۆژنامە ڕۆشنبیران و چاودێران و دایکانی ئاشتی و خانوادەی شەهیدان و چەندین کەسایەتی دیکە بەشداری دەکەن. لە ئاستی باشووری کوردستان و عێراق هەموو لایەنە سیاسیەکان، ڕۆژنامەنووسان، ڕۆشنبیران و چاودێرانی سیاسی بانگهێشت کراون و هەروەها شاندێکی دەستگای هەواڵگیری عێراقیش بڕیارەکە بەشداری لە مەراسمەکەدا بکات. هەروەها شاندی باکووری کوردستان سەبارەت بە مەراسمی لە ناوبردننی چەک کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان لە زاخ و شەوی ڕابردوو بەڕێوە بردوو. لەوێدا کەسکین بایەندەر هاوسەرۆکی گشتی پارتە هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە وتی پێکەوە شاهدی هەنگاوێکی مێژووی دەبین. بەڕێزۆ جەلان بە پەیامێکی ڤیدیۆیی بانگەوازێکی مێژووی کرد و پەکەکە لە بەرچاوی هەموو جیهان هەنگاوە مێژوویەکەی دەنێت و چەک لەناو دەبات. هەروەها بایەندەر ئاماژەی بۆش کرد کە مەراسمەکە تەنها کۆتا ئەنجامی چارەسەرکردنی پرسی کورد نییە، بەڵکو دەستپێکی ئاشتێکی شکۆمەند و چارەسەرکردنی پرسی کورد و گەلانی هەرێمەکەیە. وتیشی ئەگەر ئەم پرۆسەیە لەسەر بنەمایەکی یاسایی مرۆڤایەتی و سیاسی بەڕێوە بچێت، ئەوە بۆ هەر چوار بەشی کوردستان، تورکیا، ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش دەرگایەکی ئاشتی دەکاتەوە. لە درێژەی قسەکانیدا کەسکین بایەندەر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ببوورن ڕایگەیان بە ڕێزۆ جەلان بە دەست پێشخەریەک دەرگای بۆ ئاشتی کردەوە و پەکەکەش پشتیوانی
ژیانی خۆی بۆ ئاشتێ دووپات کردەوە وتی ئیدی تیرەکە لاکەوان دەرچوە بەرپرسیارەتی دەکەوێتە سەر هەموو کۆمەڵگەی کوردستان وتیشی لێرەوە بە بەرپرسانی تورکیاش دەڵێن دوای بانگەوازیەکەی بەڕێز و جەلان و مەراسمەکەی گەریلای دی بەرپرسیارەتی دەکەوێتە سەر هەموو کۆمەڵگەی تورکیاش. ڕێکخراوی CPT ئەمریکی ئاماری 6 مانگی هێرشەکانی تورکیای بۆ سەر هەرێمی کوردستان بڵاو کردووەتەوە و بەپێی ئامارەکە لە یەکی کانونی دووەمەوە بۆ 30 حوزەیران سوپای تورکیا 1678 جار هێرش و بردومانی بۆ سەرخاکی هەرێمی کوردستان ئەنجام داوە. ئامارەکەی ڕێکخراوی CPT ئەمریکی بەم شێوەیە 1484 جار هێرش بۆ سەر سنووری پارێزگای دۆهۆ کراوە کە 140 جار هێرش بۆ سەر سنووری پارێزگای هەولێر و 54 جاریش هێرش بۆ سەر سنووری پارێزگای سلێمانی و هێرشێکیش بۆ پارێزگای نینەوە نەبووە. هەروەها ڕێکخراوەکە دەڵێت بەهۆی هێرش و بردومانەکانی سوپای تورکیا لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 9 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی بە شێوەیەک 3 هاوڵاتی شەهید و 6 هاوڵاتی مەدەنی تریش بریندار بوون. هەر بەپێی ئامارەکەی CPT لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا سوپای تورکیا 1232 هێرشی لە ڕێگەی تۆپباران 397 هێرشیشی لە ڕێگەی فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان و 43 هێرش لە ڕێگەی هەلیکۆپتەر 5 هێرشیش لە ڕێگەی بەکارهێنانی چەکی سوک و 1 هێرش لە ڕێگەی تەقینەوە ئەنجامداوە. بە تەنیا لە مانگی حوزەیراندا سوپای تورکیا 550 هێرشی بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام داوە کە 541 هێرشیان بۆ سەر سنووری پارێزگای دۆهۆک و 9 هێرشیان بۆ سەر سنووری پارێزگای هەولێر بوون. بە بەراورد بە مانگی ئایار ڕژماری هێرشەکان لە مانگی حوزەیراندا بە ڕێژەی 8% زیادیان کردووە. بەهاوتەی ڕێکخراوە ئەمریکیەکە CPT لە دوای ڕاگەاندنی ئاگربەستی یەکلایەنەی پەکەکە لە مانگی ئادار سوپای تورکیا هیچ هێرش و بردومانێکی بۆ سەر سنووری پارێزگای سلێمانی ئەنجام نەداوە. هێرشەکانی تورکیا لە کاتێکدا گفتوگۆکانی ئاشتی و نێوەنگیری و دانوستانەکان لە نێوان دەوڵەتی تورکیا و پەکەکە و لایەنەکانی باکووری کوردستان لە ئارادا بوون جگەلەوەی کە بڕیارە ئەمڕۆ ئەگروپێک لە گریلاکانی پەکەکە لە هەرێمی کوردستان چەکدا بنێن ئەوەش وەک نیازپاکی و هاندانی تورکیا بۆ هەنگاونانە لە پرۆسەی ئاشتی. خۆشەویستان لەسەر دۆخی ئێستا و هەروەک دەزانە ئەوڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ شرۆڤەی ئێستا دەڕۆینە لای زەینەب موراد بەڕێز زەینەب موراد هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کورد لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانن. بەڕێز زەینەب گوێت لێمانە؟ بەڵێ بەخێربێ. خۆشبی سپاس. دوای 27 ساڵ دەرکەوتنی پەیامی ڤیدیۆی بەڕێز ئۆجەلان نیشانەیەک لە دەستپێکردنی سەردەمێکی نوێ بۆ سیاسەت لە تورکیا و ڕۆژهەڵاتی ناوین لە ئارادایە. ئێوە وەک هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کاریگەری گۆڕانی چۆنیەتی سیاسەتکردن و ئەم ڕەوشە نوێ لەسەر پارچەکانی دیکەی کوردستان چۆن هەڵدەسەنگێنن؟ ئەزانم پرسیارەکە بڕێک چەند لایەنەیە. بەڵێ ڕاستە ئێمە ئێستا ینی ماوەیە کاتوانم بڵێم لە دوای ئەو بانگەوازیە مێژوویە ڕێزدار عەبدوڵڵا ئۆجەلان کە لە 27 شوباط ڕاگەیندرا قۆناغێکی نوێ دەست پێ کردووە، قۆناغێکی ئەتوانم بڵێم مێژوویە کە کاریگەری لەسەر ڕەوشی سیاسی کورد بەگشتی و تەنانەت لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و هەموو جیهانیش دەبێ. ئێمە دەبینین لە دوای سیاسەتێکی ینی سیاسەتی نیکۆڵیکردن، سیاسەتی لە ناوبەردن، سیاسەتێکی تۆند لەلایەن دەوڵەتی تورکیا لە بەرامبەر پرسی کورد و پرسی گەلان بەگشتی ماوەی 100 ساڵ لە
لكاتي دا مزراندني دولتي تركيا تا روجي أمرومان بردوام بوا بلام لإستادا إيدي قناغك قراوة إما دبينين أو سيستم جهانية كالسر أساسي دولتان دا مزران دا طيبت لروجهالاتي نوراس چوكو تركيا وچوكو ولاتاني دي كإيدي أو سيستم بوچال بوا إيدي أو سيستم بلناو چوا جا بيوستي أو هبو كقرانكاري بنشيني لشيوي بريوة بردني ولاتانا بريوة بچي بلام إما دبينين يعني لهمان كادا كريز هيا لهمان كادا ناكوكي هيا شر هيا الحموشينك يعني هيج درفتك بو چارەسەری نەبوو تەنیا كرد خاون او درفته بو تنیا كرد خاون پروژه چارەسەری بو اوش لڕێگای ئیمرالیە و لڕێگای ڕێزدار ڕێبەر ئۆجەلانەوە کە ئەو پێواژووە دەست پێ کرد کە ئەو وەکو بانگەوازی ئاشتیەکی مایندە و لە هەمان کاتدا کۆمەڵگای دیموکراتیک ئەوە خۆی لە خۆیدا گۆڕانکاریەکی گەورە هەم لە سیاسەتی کوردی و هەم لە سیاسەتی گشتی ئەو وڵاتانە چ لە بەرامبەر کورد و چ لە بەرامبەر گەلانی دیکە ئەتوانم بڵێم وەرچەرخانێکی مێژووی بوو وەرچەرخانێکی گەورەیە ئەتوانێت ئینسان لەسەر ئەو گۆڕانکاریە گەورانە کە دەکرێن لە میانی ئەو پێواژوویە ئەتوانێن زیاتر هەم مافی گەلی کورد هەم مافی گەلانی دیکە دیموکراتی بوون مسۆگەر بکرێت یعنی ڕێزدار ئۆجەلان ئەتوانم بڵێم دەرگایەکی کردەوە لە ناو ئەو ئاڵۆزیە گەورەیە کە ئێمە دەبینین چ لە وڵاتانی دنیا لە سەرەتا ئەو شەڕی لە بینی رووسیا و ئۆکراینیا یان دەتوانین بینین رووسیا وڵاتانی ناتۆ لە هەمان کاتدا شەڕی ئیسرائیل و حەماس و دواتر لوبنان و دواتر بەو دواییە ئیسرائیل و ئێران ئەوە خۆی لە خۆیدا وای کردبوو کە تەموو مژاویەکی لە ئایندەی ئەو ناوچە گشتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و تەنانەت لە جیهان دروست ببێ بەڵام بەو بانگەوازیەی مێژوویە کە ڕێزدار ئۆجەلان کردی دەرگایەکی هیوایەکی دروست کرد بەڕاستی لە هەمان کاتدا ئێمە وەکو گەلی کورد و حتا وەکو گەلانی ئازادی خواز و دۆستانی گەلی کورد لە سەرانسەری دنیا چاوەڕوانی هیچ خەبەرێک بێ چ ئاگاداریەک بێ کە لە ئیمرالیەوە دەربچێت چووکە ئێمە دەزانین نزیکەی 27 ساڵ تەجریدێک هەبوو گۆشەگیریەکی زۆر زۆر گەورە لەسەر ئیمرالی هەبوو لەسەر شخصی ڕێزدار ڕێبەر ئۆجەلان هەبوو بەڵام ئێمە دەبینین هەم لە میانی ئەو بانگەوازیە و دواتر قۆناغەکانی لە دوای ئەو بانگەوازیە و لە هەمان کاتدا بلەم هەفتەدەیە کە ئەو گرتە ڤیدیۆیە بڵاو کرایەوە ئەوە خۆی لە خۆیدا هیوایەکی زۆر زۆر گەورە خستە دڵی هەموو گەلی کورد بەبێ جیاوازیەوە و تەنانەت ئەو گەلانەی ئازادی خواز کە ئەو بە هێز و مۆڕاڵەکی گەورەوە بە پرۆژەیەکی چارەسەری گەورە و مێژوویی توانی ئەو گۆڕانکاریە گەورەیە لەو قۆناغەدا دروست بکە و هیوایەکی بۆ چارەسەریەکی مایندە هەم بۆ پرسی کورد هەم بۆ پرسی هەموو گەلانی ناوچەکە و ئەو ئاڵۆزیە و ئەو ڕەوشە نالەبارەکە لە هەموو ناوچەی ڕۆژهەڵاتی ناویندا لە ئارادایە ئەتوانم بڵێم ئەم وەکو هیوایەک بوو لە هەمان کاتدا دەرگەیەکی گەورە کردەوە واڵا کرد بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریانە بەرەو ئاقارێکی سەرکەوتووی بۆ دەست بە دەستخستنی ئاشتیەکی مایندە بۆ بەدەستخستنی مافی گەلی کورد و مافی گەلانی دیکە و تایبەت ئەو کریزە گەورەیە کە هەیە مەسئلەی کریزی نەبوونی دیموکراتیەت لە ناوچەکە ئەو بەو پرۆژەیە بەو خەتە فکریە کە لە ئێستادا خەریک
ئەوەی کە گەڵاڵە دەبێ لە میانی ئەو بانگەوازیەی کەوتم 27 شوباط و دواتر لەو هەنگاوەکانی تر لە دوای ئەوە ئیدی ئەو مەسئلەی دیموکراتیزەکردنی هەم کۆمەڵگا و هەم سیاست و هەم بەڕێوەبردننی ئەو وڵاتانە ئیدی دەرفەتەکە بۆ ئیشکردن لەسەر ئەو بابەتە. زۆر باشە. لە پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان دیارە و پێشتریش لە کتێبەکانیدا بەردەوام باسی لە ئاشتی کردووە. پێت وایە لە مەو بەدووە حکوومەتی تورکیا هەنگاوی کردەی بۆ ئەم دۆخە هەڵگرێت و بەدەم داخۆیانی ڕێزدار ئۆجەلانەوە بچێت، چون دوێنێش هەواڵەکە بوو کە باخچەلی وتویەتی کە ئەردۆغان گوایە ئەم کارە لە بەرژەوەندی تاکە کەسی خۆی و حیزبی خۆی ئەکات. یعنی پێتان وایە کە ئایا وەکو دەڵێ بەڕاستی تورکیا هەنگاوی کردەوەی دەنێت بۆ ئەم دۆخە؟ خۆی لە خۆیدا ئێمە گەر هەندێک بگەڕێنەوە بۆ چەند مانگی ڕابردوویان تەنانەت لە کۆتایی ساڵی ڕابردوو هەندێک هەنگاو لەلایەن ناتوانم بڵێم لەلایەن بەڕێوەبەری وڵات لە تورکیا بەڵکو لەلایەن نوێنەری دەوڵەت کە لە شخصی باخچەلی ئەوە دەکرێت تعریف دەکرێت ئەو کە ئەو داخوازیەی کرد لە ناو پەرلەمان کە وەرن فەرمونون چارەسەری ئەو پرسە لە ناو موسسەیەکی وەکی پەرلەمانی تورکیا چارەسەر بکرێت، ئەوە خۆی لە خۆیدا دلیلی ئەوەیە کە ئیدی دەوڵەتی تورکیاش گەیشتوتە ئەو قەناعەتە کە ئیدی پرسی کورد و پرسی ئازادی خوازان و ماف بە هیچ شێوەیەک بە توندی بە شەڕ بە هێرش بە کوشتن بە قەتل و عام چارەسەر نابێ. ئەوە دیارە ڕایەدارانی یان بەرپرسانی دەوڵەت و دەوڵەتێکی وەکی تورکیا گەشتونەتە ئەو ڕاستیە کە دەبێ ئەوانیش گۆڕانکاری لە خۆیانەوە دروست بکەن. لەبەر هەندێ ئەو هەنگاوە بینیمان کە ئەم بانگەوازیە لەلایەن باخچەلیەوە و دواتر لە دوای ئیش و کار کە لەلایەن دەم پارتیەوە ئەو پەیوەندیانە لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان و کەسایەتیە بەناو بانگەکان و حتا کەسایەتی سەربەخۆ لە ناو خودی تورکیا ئەو لێدوانانە کە دران تەکیدی ئەوە دەکرد کە ئەوانیش گەشتونەتە ئەو قەناعەتە کە بۆ ڕزگاری خۆیان بۆ ڕزگاری دەوڵەتی تورکیا پێویستە ئەوانیش هەنگاو بنێن و یەکێک لەو هەنگاوانە ئەوە بوون. بەڵام ئێمە لەلایەن ڕێزدار ڕێبەر ئۆجەلانەوە و لەلایەن حرەکەتی تەفگەری ئازادی کوردستانەوە ئەو بە ئیسرارەوە بە پرۆژەوە بە پرۆژەیەکی چارەسەری هەنگاو نرا. یعنی ئێمە دەبینین قۆناغ بە قۆناغ لە وەکو ئیشارەتم پێدا لە کۆتایی ساڵی ڕابردووەوە تا ڕۆژی ئەمڕۆمان لە 27 شوباط ئەو بانگەوازیە مێژوویە لەلایەن لە ئیبرالیەوە دەرچوو لەلایەن ڕێزدار ڕێبەر ئۆجەلانەوە، دواتر قۆناغەکانی دوای ئەوە کە وەکو کۆنگرەی دوان زەمینی پارتی کرێکارانی کوردستان و لە دوای ئەوە کە ئەمڕۆ دەبینین ئەو هەنگاوە مێژوویە گەورەیە کە مەسئلەی چەکە، ئەوە خۆی لە خۆیدا ئیشارەت بەوە دەکا کە کورد ئامادەیە، بەڵکو نەتەنیا ئامادەیە، ئیسرارێ هەیە بە پێداگیریەوە لەسەر چارەسەری ئاشتیانە بۆ هەم پرسی کورد بۆ هەموو ئەو کریزانە کە لە تەنانەت نەتەنیان لە تورکیا بەڵکو لە هەموو ناوچەکە هەیە چارەسەریەک بدۆزرێتەوە. ئەوە لای ئێمەوە. بەڵام لەلایەن دەوڵەتی تورکیاوە ئێمە دەبینین یعنی هەنگاوەکان خاون تا بە پێویست نیین، ڕاستە، بەڵام لە کۆتاییدا ناچارن ئەوانیش هەندێک هەنگاوی یاسایی و قانونی لە بەرامبەر ئەو هەنگاوە میژویانە کە لەلایەن تەفگەری ئازادیەوە لە خودی شخصی ڕێبەر ئۆجەلانەوە نراون. فلەبەر هەندێ ئەمن لەو باوەڕم کە لە دوای ئەو هەنگاوە گەورانە تورکیاش ناچارە هەندێک هەنگاوی قانونی و یاسایی و دستوری بنە، چونکە هیچ ئەڵتەرناتیڤێکی تری نییە. دەبێ بەدەم ئەم بانگەوازیانە و بۆ بەدەم ئەم پێشکەوتنانە کە چ لە خودی پرسی کووردا دروست بووە و چ لە خودی منتەقەی یان ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین دروست بووە. بەڵێ هەندێک خاوی هەیە، هەندێک سستی هەیە لەلایەن دەوڵەتەوە، بەڵام ئەوە پابەندە بە ئێمە وەکو کورد، وەکو نوێنەرانی ئەو حرەکەتە، وەکو لایەنگرانی ئاشتی و چارەسەری دیموکراتیانە
بۆ پرسی کورد و بۆ هەموو پرسەکانی دیکە ئێمە چەند بتوانین ئاستی تێکۆشانمان میکانیزمی کار و خەباتەکانمان بەو ئاراستە ببین کە ببیتە فشارێک بۆ سەر دەوڵەتی تورکیا کە بتوانێت ئەو هەنگاوانە خێراتر بکە. ئەمن لێرە دەمەوێت ئیشارەت بە شتێک بکەم لەبیرمان نەچێ دەوڵەتی تورکیا لەو دەوڵەتانەیە کە ماوەی 100 ساڵە لەسەر ذهنیەتی تاکڕەوی لەسەر ذهنیەتی دەوڵەت نەتەوە دامەزراوە و ساڵە هەم لە ناو کۆمەلگا هەم لە سیاسەتدا ئیش بۆ ئەوە دەکرێ کە غەیری یەکڕەنگی قبول نەکرێ، یعنی ئینکارکردنی مافی گەلان بە هیچ نەدیتنی داخوازیەکانی گەل پێویستیەکان ئەوە خۆی لە خۆیدا پێویستی بە کات هەیە بۆ ئەوەی بتوانرێ ئەو گۆڕانکاریە ڕیشەیە لەو فکر و ئەدیۆلۆژیای تاکڕەوی کە لەلایەن دەوڵەتەوە ئەدیۆلۆژیای ئینکارکردن کە لەلای دەوڵەتەوە بەڕێوە بردراوە تا ئێستا تەبیعی پێویستی بە کار و خەباتێکی زۆر زۆر بەرفراوان هەیە. ئەمن دڵنیام لە کۆتاییدا تورکیا ناچارە هەندێک هەنگاو بنێ و هیوادارین هەم ڕایەدارانیان بەرپرسانی دەوڵەتی تورکیا و هەم ئەو کەسانە کە پەرۆشن بۆ ئاشتی بۆ چارەسەری دیموکراتی بتوانێت هەر کەس ڕۆڵی خۆی ببینێ. زۆر باشە. بە تایبەت ئەچینە سەر دۆخەکەی ئەمڕۆ چەند گریلا کە ڕەنگە لە ناویاندا ئەندامانی کۆنسی سەرۆکایەتی پەکەکەش بوونیان هەبێت لە مەراسمێکی سمبولیکدا چەکەکانیان ئیمحا دەکەن. سمبولیک بوونی ئەم کردەیە تا چ ڕادەیەک ئەتوانێت لە ئاستی جیهانی ناوچەیی و لە ناو خودی کووردا لایەنی ئەرێنی و نەرێنی لێ بکەوێتەوە. بەڕێز زینەب مراد. بەڵێ ئەم هەنگاوە بەشەکە لە هەنگاوەکانی تر کە وەک ئیشارەتم پێدا لە ماوەی ئەو نزیکەی 5-6 مانگە لە دوای پەیامە مێژوویەکەی ڕێزدار ڕێبەر ئۆجەلانەوە لە 27 شوبات ئەوە یەکە بەشەکە لەو هەنگاوانە. ئەوە چیمان پێشان دەدا کە ئیسراری دەفگەری ئازادی و حرەکەت بەگشتی و گەلی کورد و لایەنگرانی ئاشتی و چارەسەری دیموکراتیانە هەنگاوەکی دیمێژوویە بۆ ئەوەی نیەت پاکی بۆ ئەوەی نیشاندان کە ئێمە بە ئیسرارین لەسەر ئەو پرۆژە کە ڕێزدار ڕێبەر ئۆجەلان ڕایگەیاندووە بۆ چارەسەری. ئەوە دلیلی ئەوەیە کە چونکە بەڕاستی زۆر پرۆپاگەندا هەبوو، زۆر یعنی شروڤە و هەڵسەنگاندنی جودا هەبوو لەسەر ئەو بابەتە، بەڵام هەموو بەلاوە نرا بەو هەنگاوانە مێژوویانە بەو هەنگاوانە کە بە جەسارەت و بە جورئەتەوە هەم لەلایەن دەفگەری ئازادی کوردستان بەگشتی تایبەت لە دوای کۆنگرەی 12مینی پارتی کرێکارانی کوردستان کە ئێمە هەمومان بە وردیەوە پێداچوونەوە بۆ ئۆکەین مراقەبەی ئەەکەین دەبینین هەنگاوی یەک لە دوای یەک دلیلی ئیسرار بوونە لەسەر ئەو گۆڕانکاریە کە پێویستە بکرێت هەم لە ناو سیاسەتی تورکیا هەم لە ناو سیاسەتی ناوچەکە بەگشتی بۆ چارەسەری هەم پرسی کورد و هەم پرسی نەبوونی دیموکراتیەت. بەڕاستی کریزەکی زۆر زۆر گەورە لە ناوچەکە هەیە و ئەوەیش سەبەبی ئەوەیە کە قبول نەکردنی یەکتر کە ئەو ذهنیەتی شەڕ و ئیمحا و لە ناوبردن کە لەلایەن دەسەڵاتدارانەوە لە بەرامبەر گەلانەوە بەڕێوە دەچێ دەبێ ئەوە هەموو بەلاوە بنرێ. بەڵام ئەو هەنگاوەی ئەمڕۆ ئێمە دەبینین کە ئیدی قۆناغێکی نووە وەکو ڕێزدار ڕێبەر ئۆجەلان لە پەیامە دوایین پەیامی خۆیدا ئیشارەتی پێدا ئێمە لە قۆناغێکی نوێ ئەو وەرچەرخانێکی زۆر زۆر گەورەیە هەم لە سیاسەتی کوردی و هەم لە سیاسەتی گشتی ناوچەکە دروست ئەکرێ و ئەوەی یەکێک لەو هەنگاوانەیە کە ڕێگا لە بەردەم ئەم گۆڕانکاریە گەورەیە کە پێویستە هەم وەکو وڵات لەوکو وڵاتێکی وەکی تورکیا هەم وڵاتانی ترکی ناوچەکەیە و حتا تەنانەت لە سەرانسەری جیهان قەیرانی زۆر زۆر گەورە ژیان دەکرێت، هەم سیاسی هەم اقتصادی هەم مەسئلەی مافی گەلان لە هەموو دنیادا ئێمە دەبینین پاشکەشەی کردووە. بەڵام بەو پرۆژە کە ڕێزدار ئۆجەلانەوە پێشکەش کراوە و کاری بۆ دەکرێت ئەوە ئەتوانی ببیتە وەڵامەکی بۆ هەموو ئەو ئاڵۆزی و ئەو قەیرانانەکە هەن و ئەو هەنگاوەی ئەمڕۆ ئێوە ئیشارەتتان پێدا یەکێک لە هەنگاوەکانە کە ئیدی پرسی کورد
نەتەنیا پرسی کورد، پرسی گەلان، پرسی ئازادی گەلان قەت بە شەڕ و بە چەک ناتوانرێ بگاتە ئەنجام. لەبەر هەندێ ئەوە وەکو دەستپێشخەریەکە کە ئەتوانرێ ببیتە نمونەیەکی سەرکەوتوو بۆ هەموو ئەو قەیرانانە کە لە ناوچەکە هەیە، چی وەکو هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوین و تەنانەت دنیا. ئەوەیش دەستپێشخەریە کە بەڕاستی ئەمن جارێکی تر دەڵێم بە ڕوحێکی قەهرەمانانە بتوانن ئەم قۆناغەدا بگۆڕن بۆ قۆناغی چارەسەری، بۆ ئاشتیەکی مایندە، بۆ دەستەبەرکردنی ژیانێکی شکۆدار بۆ گەلی کورد و بۆ هەموو گەلان، چونکە مەسئلەی پێکەوە ژیان ئەساسی پێشکەوتنی هەر وڵاتەکە و هەر کۆمەڵگایەکە بەڕاستی. و ئەو ئەساسەکە ڕێزدار ئۆجەلان بانگەوازیەکەی لەسەری کردووە مەسئلەی چارەسەری ئاشتی و کۆمەڵگای دیموکراتی پێویستیەکی ژیانیە بۆ هەموو گەلانی ناوچەکە و بۆ هەموو جیهان. لەبەر ئەمن دەڵێم ئەو هەنگاوە هەندێک دەرگای دیکە بکاتەوە و ئەویش ببیتە هۆکارێکی بۆ ئەوەی دەوڵەتی تورکیا زیاتر بە ڕوحێکی بەرپرسیارانە بتوانی هەنگاو بنێ بەرەو بەهاتنی بەدەم ئەو بانگەوازیە و ئەو هەنگاوە مێژویانە کە لەلایەن کوردەوە، لەلایەن ڕێزدار ئۆجەلانەوە، کە لەلایەن تەوگەری ئازادیەوە دەبرێت. زۆر باشە. بەڕێز زەینە موراد، یەک پرسیار هەیە کە پێت وایە یعنی وەک فەکتێک لایەنی ئەرێنیەکەی دەتوانێت ئەوە بێت کە پەکەکە وەک حیزبێکی سیاسی، وەک پارتێکی سیاسی بچێتە بوارێکی دیموکراتیک لە کار بکات، یعنی ئیش بکات لەو یعنی من دەتوانم بڵێم پەکەکە یان پارتی کرێکارانی کوردستان لەلایەن وەکو فکر و ڕامان ڕێزدار ڕێدار ئۆجەلانەوە دامەزراوە. ئەو وەکو حزب تا ئێستا یعنی جمجۆڵی نەکردو، بەڵکو وەکو فەلسەفەیەکی، وەکو فکرێکی. ئەو فکر و فەلسەفەیە هەردەمێنێ، بەڵام قەوارەی حزب بوون یان حرەکەتی چەکداری ئەوە دەگۆڕدرێ. ئەوە چونکەوە شتێکی عادیە، ئەتوانێت لە هەر دێر و زمانێک لە هەر قۆناغەکەی بگۆڕدرێ. بەڵام فکر و فەلسەفە کە لەسەر ئەساسی مافی گەلان، ژیانی هاوبەش لەگەڵ هەموو گەلان، بە هەمان کاتدا دیموکراتیزەبوونی کۆمەڵگا و لە هەمان کاتدا مافی ژن، پاراستنی ژینگە، ئەوانە هەموو بنکەی ئەساسی ئەو فکر و فەلسەفەیە. و بێگومان ئەوە پێویستیەکەی ژیانیە بۆ هەموو ئەو حرەکەتە سیاسیانە کە لە ئێستادا خۆیان بە حرەکەتی سیاسی دەبینن لە سەرانسەری جیهان، کە بتوانن ببنە وەڵامدەر بۆ ئەو قۆناغە کە ئێستا ئێمە هەمومان دنیا لەسەر کوڕەی ئەرزی تێدا ژیان دەکەین. لەبەر هەندێ ئەمن دڵنیام گواستنەوەی ئەو قۆناغە لە قۆناغی شەڕی چەکداری بۆ قۆناغی سیاسەتی دیموکراتی، ئەوە خۆی لە خۆیدا دەتوانێت ببیتە وەڵامدەرێکی بۆ چارەسەرکردنی هەموو ئەو قەیرانانە کە منتەقەکە تێدا ژیان دەکا. لەبەر هەندێ ئەمن لەو باوەڕم کە خاوەن ئەو فکر و فەلسەفەیە، خاوەن ئەو پارادیگمایە کە گەلی کوردە ئەتوانی ببیتە وەڵامدەر بۆ ئەو قۆناغە و ببیتە نمونەیەکی بۆ چارەسەری. ئێمە لە بیرمان نەچێ، یعنی ڕاستە ئێمە ممکن لەسەر جوگرافیەیەکی محدود باز دەکەین، بەڵام ئەو مەسئلەیەکی جیهانیە، ئەو قەیرانانە قەیرانی جیهانیین. فلەبەر هەندێ هەرچی گۆڕانکاریەکی لە پرسی کورد و لە چارەسەرکردنی ئەو پرسە کە بە درێژایی مێژوو بووتە گرەیەکی کوێر لە ناو جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، کە هیچ ئارامیەک و هیچ ئاشتیەک و هیچ چارەسەریەکی ناتوانرێ بەدەست بهێنرێ بەبێ چارەسەرکردنی پرسی کورد، ئەوە دەبیتە وەڵامدار. یعنی ئەمن بە بۆچوونی من تەنانەت نەتەنیا مەسئلەکە گرێدراوی مەسئلەی حرەکەتێکی یان سیاسیە یان چەکداریە لە ناو وڵاتەکە وەکو تورکیا، نەخێر، بەڵکو مەسئلەکە هەموو گەلی کورد بە جدایی فکر و بۆچوون و ئینتیمائیانەوە علاقەدار دەکا، هەر چوار لای کوردستان علاقەدار دەکا و تەنانەت ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و جیهانیش علاقەدار دەکا. چونکە دەوڵەتێکی وەکو تورکیا ئەگەر واز لە دژمنایەتی گەلی کورد بینێ، پێشکەوتنێکی زۆر زۆر گەورە لە پرسی کورد لە هەر چوار لای کوردستان دروست دەبێت. چونکە ئەوە ئێمە بە پراکتیک ژیانمان کرد و بینیمان بە چاوی خۆمان چۆن دژمنایەتی
ڕاستە بە بەهانەی پەکەکە و بەهانەی تەفگەری ئازادی هێرشی ڕۆژاوا هێرشی باشووری کوردستان لەناو تورکیا سەرکوتکاری هەبوو، بەڵام لە ئەساسدا لە بنکەی ئەساسی فکری دەوڵەتدا ئەوە بوو کە ئینکار و ئیمحا و ئاعتراف نەکردنە بە مافی گەلی کورد و هەموو گەلانە. لەبەر هەندێ ئەوە بە بۆچوونی من گۆڕانکاریەکی گەورە وەرچەرخانێکی مێژوویی هەم لە سیاست لە بەرامبەر گەلی کورد و گەلانی دیکە و هەم لە کۆمەڵگایەکی کە بەڕاستی پێویستی بە گۆڕانکاریە گەورە هەیە و ئەمن بە بۆچوونی من تا ئێستا کورد پێشنگایەتی بۆ ئەو خەتەی کردووە کە خەتی دیموکراتیە لەمە بەدواوە ئەتوانێت تەمسیری ئەو خەتە نەتەنیا بۆ چارەسەری بۆ پرسی کورد بەڵکو چونکە ئەزمەی دیموکراتیەت هەیە لە سەرانسەری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست تەنانەت ئێستا لە جیهانیش ئەو ئەزمەی یان ئەو قەیرانە نەبوونی دیموکراتیەت لە وڵاتانی دنیا بەدی دەکرێت. لەبەر هەندێ ئەمن لەو باوەڕم بەو هەنگاوانە کە لەلایەن ڕێزدار ڕێبەر ئۆجەلانەوە و لەلایەن تەفگەری ئازادیەوە دەنرێن ئەتوانرێ پێشەنگی بۆ ئەو خەتە دیموکراتیە بکرێت چ وەکو ئەڵتەرناتیڤ بۆ ئەو سیستەمەکە تا ئێستا خۆی بەردەوام کردووە بە سەرکوتکاری و بە ئینکار و بە ئیمحا و لەسەر ئەساسی ذهنیەتی دەوڵەت نەتەوە دامەزراوە ماوەی 100 ساڵ خەریکە زیاتر لە 100 ساڵیش ئەبێ ئیدی وەکو ئەڵتەرناتیڤ ئەتوانێت ئەو جێگرەوەی ئەو خەتە فکریە فەلسەفیە ژیانیە کە کۆمەڵگای کوردی و هەموو کۆمەڵگاکانی دیکە کە ئێمە پێکەوە لەسەر خاکی ڕۆژهەڵاتی ناوڕاست تێدا ژیان دەکەین ببیتە وەڵامدەر و تەنیان تەنانەت وەکو چارەسەریەکی بۆ هەموو ئەو کریز و ئاڵوزی و قەیرانانەکە لە سەرانسەری دنیا هەیە. دەمەوێت تەکید بەسەر ئەو خەتە بکەم لەمڕۆ بەدواوە ئێمە وەکو گەلی کورد وەکو هەموو پێکهاتەکان هەموو لایەنەکان دەبێت خۆمان ئامادە بکەین بۆ ئەو پێشنگایەتیە کە ئێمە بتوانین پێشنگایەتی ئەو خەتە دیموکراتیە بکەین کە تا ئێستادا ئێمە هەڵگری ئەو فکرینە تا ئێستادا لەبەر ئەوە ئەمە وەکو گەلی کورد سەرکوت کراوین بە ماوەی بە درێژایی مێژوو تا ڕۆژی ئەمڕۆمان. بەڵام خۆشبەختانە کەسایەتیەکی وەکو ڕێزدار ڕێبەر ئۆجەلان توانی بەو بانگەوازیە مێژوویە کورد بخاتە ئەو قۆناغا بە شێوەیەکی ڕاستەڕاست بتوانی پێشنگایەتی ئەو چارەسەریە ئاشتیە و خەتە دیموکراتیە بکە بۆ پاراستنی مافی کورد و مافی هەموو گەلانی بندەست کە تا ئێستا دەناڵان لە بندستی ئەو سیستەمە تاکڕەوی ذهنیەتی دەوڵەت نەتەوە تاکە ئەمڕۆ بەڕاستی پوچەڵ بۆ ئیدی ناتوانێت بەو شێوەیە بەردەوامی بخۆی بدا. زۆر سپاس بەڕێز زەینەب مراد هاوسەرۆکی گشتی کەنەکە، سپاس کە لەگەڵمان بووی. هیوادارین کە بتوانین لە بەشەکانی دیکەشدا لە ڕۆژانی داهاتوو لەسەر باسەکە قسەی زیاتر بکەین، گفتوگۆ بکەین. زۆر سپاس بۆ بەشداربوونت. سپاس بۆ ئێوە و ڕێز و حرمەتم بۆ هەموو بیسەرانی رادیۆکەتان و هەموو خەباتکارانی ئێوە دەبێت. سپاس. خۆشەویستان، دەگەینە کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆمان. زۆر سپاس بۆ ئەوەی کە گوێگرمان بوون.